ئەمە وەکو پزیشکی فێتەنەی سەبەب ڕێوەتی فێتەنەی سێمانی لێرە ئیشەکەین کارەکانی ئێمە پشکنی مریشکانەیە بۆی باشترین کوالیتی جۆری مریشک بچێتە ناو بازارەوە بەردەمی هاوڵاتیانەوە ئەو مریشکەشی کە نەشیاو ئێمە لێرە ڕەبزێکن فڕێ دەدەین دواتر چێ بۆ مەحرەقە ئەسووتێنرێەوە پاشەوەی کە مریشەکەش فەحس کرا حەواسڵەکەی بڵێن فەحسەکرێتە جاریکە ئەوەشی کە نەشیاو ئێمە فڕێ دەدەین لێرە. لە ئێستادا بەهۆی بوونی ئەم ڤایرۆسەوە زیاتری کارەکانمان لە ڕێ دلیڤریەوەی کەیگەنی بە هاوڵاتیان و بەشی ڕاستەوخۆشمان کراوەیە بەڵام وەک بینیتان خۆتان دامان خستو تەنها هاوڵاتیان لە دەرەوە داواکارەکانیان پێشکەشیەماکەن و ئێمەش بە شێوەیەکی پاک و بە عەلاگە و کارمەندەکانمان سەرجەمیان دەستکێش و دەمامیکیان پێوەیە و ڕۆژانە تاقیمەکرێن و ئاگاداری تەندروستیانی بۆ ئەوەی بەربگرین لە بڵاوبوونەوە ڤایرۆسە. پرۆژەکەمان لەسەر دوو شت کاری کردووە بەرهەمی تەندروست و نرخی گونجاو بۆ هاوڵاتیان. نرخەکانمان لەگەڵ نرخی شوێنەکانی بازار یعنی وەکو هەمان نرخە و بگرە کەمتریشە و کارگەکەی ئێمە توانایەکی باشەیە کە لە سەعاتێکدا 500 بۆ 800 مریشک بەرهەم بێنێ و لە ڕووی نرخیشەوە کار لەسەرەوەکەین کە لەم قەیرانەدا بە هیچ شێوەیەک نرخەکانمان بەرز نەبێتەوە بگرە هاوکاری زیاتری هاوڵاتیانیش بکەین.